فرێکی سیهێلکەتان ئێستا بەیەکێک لە سەبەبە سەرەکیەکاندا ئەنرێت بۆ کەسێک کە نەزۆک بێت. خواردنەوە کحوولەکان و جگەرە پەیوەندی تەواویان هەیە بە نەزۆکی یان بە شێوانی کێشەیان کێشە دروستکردن لە کۆرپەکەیان لە دواییدا. لە ڕاستیە نەزۆکی نەخۆشی نییە، کێشەیە. لەبەر ئەوە باشتر وایە لە ڕێنمایی پزیشکی لانێن بۆی بتوانن بە باشترین و بە ئاسانترین شێوە مناڵ دروستکەن. نەزۆکی بەمانای بێتوانایی دێت لە خستنەوەی منداڵدا و یەکێکە لەو گیرروگرفتانەی کە هەر لە کۆنەوە تووشی هەندێک لە خێزانەکان بووە و خولیا و حەزی زۆری هاوسەرانی لە گۆڕناو. هەندێک جار منداڵ نەبوون بۆتە مایەی هەڵوەشانەوە و لێکترازانی خێزان. نەزۆکی وەتە ژنومێرد بەبێ مەنەعکردن هەوڵی منداڵبوون بدەن بۆ زیاتر لە 12 مانگ و منداڵیان نەبێت کە لە ئێستادا ڕێژەکە بەرز بۆتەوە و لە 120 بۆ لە 130 خێزان کێشەی منداڵ نەبوونیان هەیە. پزیشکێکی پسپۆڕی ژنان و منداڵبوون و نەزۆکی بەم جۆرە باس لە نەزۆکی دەکات. نەزۆکی بریتێ لەوەی کە ژنومێردێک لە ماوەی ساڵێکدا بەبێ بەکارهێنانی هیچ بربەستێک بۆ مناڵ نەبوونواتە بێ بەکارهێنانی هیچ مەنعێک نەتوانن مناڵ دروستکەن. لە ڕاستیە نەزۆکی نەخۆشی نییە، کێشەیە، چونکە نەخۆشی ئەوەیە کە ئەو کەسە لێ بک بە مشکلی تر و خوانەخواستە بەرەو ئاکامی خراپتری بەرێ. بەڵام نەزۆکی کێشەیە، ئەمەش کێشێکی تەنها تەندروستی نییە، بەڵکو ئەبێ بە کێشەیەکی خێزانی و کۆمەڵایەتی و دەرونی کە هەندێک جار ئەبێ بەهۆیە هەڵوەشاندنەوەی خێزانەکە یاخود تێکدانی خێزانەکە بەوەی کە ئەکیکە بێتە ناو خێزانەکە یاخود ئەو ژنومێردە لە یەکجا بنەوە. سەبارەت بە ڕێژەکەی ئەو پزیشکە ئاماژە بۆ دەکات لە ئێستادا بەپێی ئامارێک لە هەر 5 خێزانێک یەک خێزان توانای دروستکردنی منداڵیان نییە. ڕێژی مناڵ نەبوون بە شێوەیەکی گشتی لە جیهان و لە کوردستانیشە تقریبا لە 20 واتە لە هەر 5 خێزانێک یاخود لە هەر 5 ژنومێردێکێکیان ناتوانن یەکێک لە 5 ناتوانێت مناڵ دروستکات. چەندین هۆکار هەیە کە دەبێتە هۆی نەزۆکی لە هەردوو ڕێگەزدا. پزیشکێکی پسپۆڕی خۆراک باس لە بوونی دوو هۆکار دەکات، ئەوانیش کێش و خۆراکە. لە زانستی پزیشکیە ئێستا سندمێنراوە کە یەکێ لە کاریگەرەکانی نەزۆکی کێش خۆراکە. کێش بەواتای ئەوەی کێشی کەسەکە لە ئاسایی کەمتر بێت یاخود کێشی کەسەکە لە ئاسایی زۆرتر بێت و هەروەها خۆراکەکانیش ئەم خۆراکانە بەهۆی کێوانێر بۆی ئەوەی کەسەکە خۆراکەکانی کە ئیخوا بەهای خۆراکی بەرز بێ بۆی تووشی مزاعەفات یان کەمی لە ڤیتامین و کانزەکانان نەبێت. لە ژنانە و لە پیاوانە گرنگترینیان لە کەمی ڤیتامین دی و لەگەڵ کەمی مادەی کالیسیۆم لە خوێنە پەیوەندی ڕاستەوخۆیان هەیە بە نەزۆکیەوانێ. لە پیاوانە ئەبێتە هۆی کەمی بڕ و کوالیتی و جوڵەی تۆی پیاو ئەو هەروەها کەمی دروستبوونی تێستۆستیرۆن لە پیاوانە و لە ژنانیشە کەمی ڤیتامین دی پەیوەندیکی ڕاستەوخۆیان ناڕاستەوخۆی هەیە بە جۆرە نەخۆشیە کە ئێستا باوە لە ناو ئافرەتانە کە پێوترێ فرەکی سیهێلکەتان. نەزۆکی دوو جۆرە. نەزۆکی سەرەتایی بۆ جۆرە دەوترێت کە لە سەرەتاوە ژنیان پیا و توانای خستنەوەی منداڵیان نەبێت. نەزۆکی ناوەندی بۆ جۆرەیان دەوترێت کە منداڵێکیان هەیە و بەڵام دواتر توانای خستنەوەی منداڵی دیکەیان نییە. لەو بارەیەوە دکتۆرە ڤیان دەڵێت تەمەەن کاریگەری تەواوی هەیە بەو پێی لە ئێستادا زۆرێک لە هاوسەرەکان درەنگ بڕیاری دروستبوونی منداڵ دەدەن یان بە دروستبوونی منداڵێک چەند ساڵێک دواتر بیر لە منداڵێکی دیکە دەکەنەوە. نەزۆکی بەرەو هەڵچوون ئەچێ لەبەر ئەوەی کە خەڵک لەم وەختەدا لە درەنگترە داوای مناڵ و هەڵدانی مناڵ دروستکردن ئایا تەمەنی دایکەکە زیاترە لە جاران ئافرەتێک زۆر زوو ئێرا بەش و زووتر دەستی بە مناڵ دروستکردن ئەکرد بەس ئێستا بە شێوەیەکی گشتی زیایی کردووە تەمەنەکە تۆزە چێتە پێشەوە ئەنج ئەم مەحاولەی ئەکرێ یاخود مناڵێکیان هەیە و ئیتر ناڵە مناڵێکیان بێ یان دوو مناڵیان هەیە و نابێ لە مناڵێکیان بێ
تاوەکم دایکەکە گەورەتر ئەبێ. جگەرە و نێرگەلە و خواردنەوە کۆلیەکە بە هۆکارێکی دیکەی نەزۆکیدا دەنرێت بە تایبەت لە پیاواندا. خواردنەوە کحولیەکان و جگەرە پەیوەندی تەواویان هەیە بە نەزۆکی یان بە شێوانی کێشەیان کێشە دروستکردن لە کۆرپەکەیان لە دواییدا. بەڵام ئەم توێژینەوانی کۆتاییش ئەوە ئەسلمێنن کە خواردنەوە کحولیەکان و هەروەها بە تایبەتی جگەرە و نێرگەلە چۆن بڵێ پەیوەندیەکی تەواویان هەیە لەگەڵ نەزۆکیە لە پیاوانە. دکتۆرە ڤیان ڕێنمایی دایکەن و باوکان دەکات لە بوونی هەندێک نیشانە لە منداڵەکانیان بە تایبەت لە تەمەنی هەرزەکاریدا پێویستە سەردانی پزیشک بکەن تا لە داهاتوودا گرفتی دروستبوونی منداڵیان بۆ دروست نەبێت. هەندێ شت لەوانەیە دیاروێ پێشوەخت بۆ نمونە کچێکە باڵق نابێت تاوەکوم تەمەنێکی زۆر، یعنی مەبەستم ئەوەیە لە تا 14 ساڵ باڵق نەبوو هیچ نیشانەیەکی کچێتی پێوە دیار نییە، یاخۆت نیشانەکان پێوە دیارە بەستا 7 ساڵ باڵق نەبووە، یاخۆت بۆ نمونە سوڕی مانگانەی زۆر ناڕاک و پێکە یاخۆ زۆر کەمە، یان بۆ نمونە هەندێشتی ناتەبیعی بۆ نمونە تێکچوونی هۆرمۆنەکانی و مویزیایە و کە ئەمە لە منتیقەی دەم و چاوژێر چەناکەیانە دروست ئەبێ، یاخود لەوانەیە قەڵەوێکی زۆر ئەمانە هۆکار بن لە ڕێگرتن لە مناڵ. ئەمن مەبەستم ئەو نییە کە هیچ کەسێک لە ڕێ ئەمەوە بترسێنە، بەس وەکو ئاگداریەک بۆی ئەو دایک و باوکانە یاخود ئەو ئافرەتانە ئەگەن لە تەندروستی خۆیان بێ پێشی بچنە ژیانی هاوسەرگیریەوە. لەوانێ ئەمانە دەلالەت بن بۆ ئەوەی کە خوا نەخواسە ئەگەری دروست نەبوونی مناڵیان هەبێ. ئەو کەسانەی گرفتی نەزۆکیان هەیە وەرزش و دابەزاندنی کێش و زیادکردنی هەندێک مادەی خۆراکی تەندروست بۆ ژەمەکان یەکێک دەبێت لە ڕێگاکانی سەرکەوتن بەسەر گرفتەکەدا. بۆیە بەگشتی ئەو خواردنانی کە بەهای خۆراکیان بەزە پێشگەل لە ڤیتامین دی و کالیسیۆم و ئەوانە خواردنانی کە فۆلیک ئەسیدیان تایە یان زینکیان تایە یان ئەو خواردنانی کە بە ڤیتامینەکانی تر دەوڵەمەندن پێویستە زیاد بکرێت، بە تایبەتی لە خواردنە سەوزە و میوەکانە ئەمە زۆرە. خواردنانی کە ڕیشاڵیان تایە پێویستە زۆرتری لێ بخورێت بە هەموو جۆرە سەوزەکان کە هەمانە ئەبێ کەسەکە جوڵەکانی زیاد بکات. لە زانستی پزیشکی نوێدا هەندێک ڕێگا بۆ چارەسەری نەزۆکەی داهێنراون، وەک منداڵی بلووری و چاندنی منداڵ و بەخشینی سپێرم و چەند ڕێگایەکی دیکە. بەڵام چارەسەری کۆتایی لە لای پزیشکە و ناکرێت هاوسەرەکان پەلە بکەن و پەنا بەرنە بەر ئەو ڕێگایانە.